بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لە پەڕا 59 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانی 1 هەتا 8. پرسیاری ژمارە 1 کاتژمێرەکە ئاماژە بۆ چ کاتێک دەکات؟ ئەو کاتژمێر لێرە وەکو دەبینین کاتژمێر هێشتا نەبوویتە 8 تەواو، بەڵکو 18 خولەک مایە لۆ 8. بەڵام لە کاتی نووسینی کاتەکە کو دەبی بنووسین کاتژمێر چونکە نەبوویتە 8 کەواتە 7 تەواو لێرە ئەوها 7 تەواو پاشان خولەکەکانیش دەنووسین هەتا ئێرە 30 هەتا ئێرە 35 هەتا ئێرە 40 دوایە 41 42 خولەکە کەواتە 7 و 42 خولەک ئەوە ڕاستە. پرسیاری 2 ئاراس ویستی پارچە شیرینیەک بکڕی نرخەکەی 1750 دینارە. کام لەمانەی خوارەوەی پێیە تاوەکو شیرینەکە بکڕێت؟ زۆر پرسیارەکی ڕوون نیە، دەبا نووسرابە کام لەوانەی خوارەوە دەکاتە 1750 دینار، چونکە دەتوانی شیرینیەکە بکڕێ ئەگەر پارەی زیاتریشی پێبوو لۆی بگەڕێنەوە. بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە کام لەوانە 100% دەکاتە یەکسانە بە 1750. 500 دیناری واتە 3 جاران ئەو 500 دەکا 1500 و 1500 لەگەڵ 250 دەبیتە 1750 کاتە ئەوە ڕاستە یەکسەر. ئەوانی دی هەڵەیە چونکە ئەگەر تەمەشایان کەین 500 دینار دەکاتە 1500 لێرەش پاشان 250 دەکا 750 کاتە زۆر زیاترە لەو پارەی. و ئەوی دیکەش 4 پارچە 250 دەکا 1000 و 2500 دیناریش ئەویش دەکا 1000 کەواتە دەکا 2000 تەواو دیسان ناکاتە ئەو ژمارەیە. ئێرەش 2500 دیناری واتە 1000 و 5 دانە 250 دیناری واتە 1250 کەواتە ئەویش لە 2000 زیاترە و ناکاتە ئەو ژمارەیە 1750 تەنیا ئەوە ڕاستە. دەبوایە ئەوەی ڕاستیبی بە پیت نەنووسن، دەبوایە ژمارەکان 500 دیناری ئەوها بنووسن ئاسانبی تەماشاکردنی. 500 دیناریەکان ئەوها 250 ئەوها بنووسن هەتا ئاسانبی. بەڵام لێرە بە پیت نووسیتیان ئیشەکە زۆر ئاسان نییە لە کاتی خینەوە. پرسیاری 3 872 نزیک بکەوە بۆ نزیکترین 100. 872 لە کام ژمارەی نێزیکە؟ ئایا لە 800 نێزیکە یان لە 900؟ بێگومان لە 900 نێزیکە کاتە ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری خشتەی سەرژمێری بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 4 هەتا 6. ڕاهێنان نیەوەی ڕاستیبی پرسیارە. لێرە خشتەکە دەربارەی ڕەنگی کراس و ڕەنگە پەسەندەکە. ڕەنگی سۆر چەند کەس پەسەندی کردیە؟ 7 کەس. ڕەنگی زەرد 3 کەس. ڕەنگی کەسک 5 کەس و ڕەنگی شین 9 کەس. ئەوجا ئێستا پرسیارەکان تەماشا دەکەین. پرسیاری ژمارە 4 ژمارەی هەموو کراسەکان چەندە؟ واتە ئەو ژمارانە دەبی ئەمن کۆ بکەمەوە. 7 و 3 10 لەگەڵ 5 15 15 لەگەڵ 9 دەکاتە 24. پرسیاری 5 کام ڕەنگ لە هەموویان کەمتر باوە؟
ئەو ڕەنگەی کەمتر خەڵک پەسەندی کردیە، 3 لە هەمویان کەمترەوە تا ڕەنگی زەرد. پرسیاری 6 ژمارەی ئەوانەی کراسیان شینە چەندی زیاترە لەوانەی کراسیان زەردە، کەواتە شین لەگەڵ زەرد. شینەکە چەندە؟ 9، زەردیش 3، 9 بینم 3 لێ کەمکەمەوە دەکاتە 6. کاتە ئەو وەڵامە ڕاستە. زۆریش ئاسانن ئەو پرسیارانە. ئەو خشتەیە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 7 و 8. بەستووە پەسەندەکان. بەستووەکان لێرە وا سەرژمێری، لێرە نەدەبووە نووسی بایان سەرژمێری، چونکە ئێرە سەرژمێری نییە، بەڵکو لێرە دووبارە بوونەوەیە، کاتە تۆزێک لێرەوە بزانم هەڵەیە، دەبا نووسرابە دووبارە بوونەوە، چونکە سەرژمێری تەنیا کاتێک ئەو هێمایانە دادەنین ئەوە سەرژمێریە، کاتە لێرە دووبارە بوونەوە. ئەگەر تەمەشاکەین ئایسکریم 16 کەس، شۆکۆلاتە 32 کەس، مۆتا 19 کەس و فستق 11 کەس پەسەندیان کردیە. ئەوجە پرسیارەکە ژمارەی ئەوانەی ڕای خۆیان دەربڕی چەند بوون، لێرەش ئەوە هەڵە نووسرایە چەند بوون، واتە ئەمە دەبی ئەو ژمارانە هەمویان لەگەڵ یەک کۆ بکەمەوە. لە کاتی کۆکردنەوەش زۆر ئاسانە کۆکردنەوە، ئەو ژمارەیە ڕاستە. ئەگەر منیش ڕاستم کۆ کردویتەوە. پرسیاری ژمارە 8 ژمارەی ئەوانەی بەستووەکانی مۆتە و فستق پێکەوە پەسەندەکەن چەندە؟ تەنیا ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە، 19 کۆ دەکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 30، کەواتە 30 ڕاستە. ئەوەی دەیزانی بینووسە پرسیاری 9 شەمام زارێکی 20 جار هەڵدا. شەمام زارێکی لە دەستە 20 جار زارەکەی هەڵدەدا، ئەو ژمارانەی بەدەستێ. ئەو جە پاشان نووسرایە خشتەیەکی سەرژمێری دروست بکە بۆ نواندنی ئەم پێدراوانە و کامە ژمارە لەوانی تر پتر دەرکەوتووە. لێرە ئەوەی ڕاستی بی 20 جار گەلک زۆرە زارەکی هەڵدەی، نە 6 بێ نە 5 بێ، کاتە تۆزێک سەیرە دەترسێم هەستیان کردبی زار تەنیا 4 لای هەیە، بەڵام زار 6 لای هەیە، دەبوایە ژمارە 5 هیچ نەبات جارێک هاتبە و ژمارە 6ش سەیرە لە 20 جاری یەک جاریش ژمارە 5 و 6 نێ، بەڵام ئیدی ئەوها ئێستا دەچین خشتەکی سەرژمێری دروست دەکەین. ئەوها دروست دەکەین لێرە، و چونکە خشتەی سەرژمێریە واتە ژمارەی نانووسم، تەنیا دەنووسم چەند جار هاتە. 2 یەکەم شت 2 هات، ئەوها یەکەچی دادەنن، دیسان 2 هات، دیسان یەکەشکە، ئەو جە 1 پاشان 3 4 دیسان 4 3 ئەو جە 2 1 دیسان 4 3 1 3 4 1 2 1 ئەو جە کە بووە 5 دانە 1 ئەوها هێڵەکی دادەنێم، پاشان 3 دیسان هێڵەکی دادەنێم، ئەو جە 4 ئەویش هێڵەکی ئەوها، ئەو جە 1 لێرە یەکەکە 6 دانە هاتیە، کەواتە لێرە منووسیتم هەتا ئاسان بی 6 دانە 1 2وەکە 4 جار هاتیە، لێرە دەنووسین 4 ئەوها، 3یەکە 5 جار ئەوەتە لێرە، و ژمارە 4 ئەویش 5 جار، ژمارە 5 هیچ نەهاتیە 0 و ژمارە 6ش 0 تۆزێک سەیریشە، بەڵام ئیدی ئەوهایە. ئەوەی ڕاستی بی پێویست ناکە ئەو ژمارانە بنووسم، هەر هەتا ئەوەی ئەمن نووسیم لێرە هەر هەتا بزانم هەڵەم نەکردیە ناپێویستی نەدەکرد بنووسم، چونکە خشتەکە تەنیا خشتەی سەرژمێریە، خشتەی دووبارە بوونەوە نییە، کەواتە ئەوها یەکێکە دەست پێ دەکەی لە لای ڕاستەوە ژمارەکان دەنووسی و
ئەو هێمایانە دادەنێین، هێمای سەرژمێری هەتا بزانین کام لە هەمویان زۆرتر هاتی. ئەوجە پاشان پرسیارەکە ئەو بوو کامە لە هەمویان لەوانی دی پتر دەرکەوت، ژمارە 1 پتر دەرکەوت چونکە 6 جار ژمارە 1 هاتیە. ئێستا بگەڕێینەوە لای وابزانم تەواو بووین لە لاپەڕا 59 کەواتە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.